بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ڕۆشنبیری حیزبی و حیزبایەتی سیاسی بکەین لە هەرێمی کوردستاندا. ئێستا حیزب لە هەرێمی کوردستان بۆتە بەشێکی گەورەی ژیانی کۆمەلگای خەڵکی کوردستان. بەشێکی زۆری پێکاتە جیاوازەکان لە هەرێمی کوردستان مەشغوڵە یاخود سەرقاڵی کاری حیزبایەتیە. گەرواژ نەبێت لێکەوتەکانی کاریگەری حیزبایەتی بەسەر ژیانی خێزانی و کۆمەڵایەتی و بۆعدە جیاوازەکانی تری ژیانیەوە هەیە. ئێمە دەپرسین حیزبایەتی سیاسی چییە لە هەرێمی کوردستان؟ ئایا حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان ئامرازە یاخود ئامانجێکی گەورەتر لەو دیوی حیزبایەتی کردنەوە هەیە. لە ڕابردوودا حیزبە سیاسیەکانی کوردستان بەشێکی زۆریان لەسەر بنەمای ئایدۆلۆژی دروست بوون. ئایا ئێستا کاتی ئەوە نەهاتوە گۆڕانکاری لە گوتار و لە خیتابی سیاسیاندا بکەن؟ ئێستا بەرەو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەنگاوەنین کە بڕیارە لە سینۆی داهاتوودا بکرێت. ئایا حیزبە سیاسیەکان دەتوانن بە میکانیزمێکی جیاوازتری حیزبایەتی بتوانن مخاتەبەی خەڵکی کوردستان و کۆمەلگای کوردی بکەن؟ پێویستە کادیرە سیاسیەکانی حیزب چۆن تەوعی حیزبەکەیان بکەن؟ ئایا هۆشیاری حیزبی لە هەرێمی کوردستانە بووەتە بەشێک لە پێکێنانی گەشەکردنی ڕایەڵە کۆمەڵایەتیەکان یاخود ژیانی کۆمەلگای کوردی بەرەو پێشەوە بردووە؟ ئەم شەو قسە لەسەر ئەم تەوەرانە دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا عەبدولحەکیم زراری ئەندامی ناوەندی ڕاهێنان و گەشەپێدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و مافپەروەر و خاوەنی بڕوانامەی ماستەر لە یاسای نێودەوڵەتی و هەروەها میوانی دووەممان بریتە لە بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز لە بەریتانیاوە لەگەڵمانە توێژەری سیاسی. خۆشحاڵی لێرەوە سڵاومان بۆ مامۆستا ئیبراهیم هەیە، سوپاسی دەکەین کە ئەم شەو لەگەڵمان دەبێت لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام. مامۆستا حەکیم، حیزبایەتی سیاسی چییە و چۆن دەکرێت؟ ئێوە دیارە ئیشێکی زۆرتان لەناو ئەو کایەدا کردووە، کتێبگەلێکی زۆر گەڕاون و توێژینەوەتان لەو بارەدا هەیە. سەرەتا سوپاس بۆم دەرفەتە. سەبارەت بە حیزبی سیاسی، دوجار حیزبایەتیش پرۆسەیەکە، دوجار مارەسەی کاری حیزبێ دەکرێتەوە. وەکو چەمەک وەکو چەمکێکی سیاسی بەڕاستی پێناسگەلێکی بۆ کراوە، نەتوانراوە تاوەکو ئێستاکان بە پێ دراساتانێکە کراون پێناسەیەکی یەکانگیر بۆ حیزبی سیاسی بکرێتن. چونکە ئەوانەیە ئەو باحثانە ئەو توێژەرەوانە ئەو لێکۆڵەرەوانەی کە مامەڵە و بەرخوردیان لەگەڵ ئەم چەمکەدا بووە، هەرێکە لە دڵاقە و تێڕوانین و میتینجی خۆیەوە بەرخوردی لەگەڵ ئەم چەمکەیە کردووە. واتە باگراوندێک ئایدۆلۆژی حکمی کردووە بەسەر ئەوەی کە نەتوانرێت وەکو پێویست پێناسەیەکی یەکانگیر، واتە تا ئێستاکان پێناسەیەکی جامع و شامل بۆ چەمکی حیزبی سیاسی نەکراوە. بەڵام توانین بڵێن لە هەڵکڕانی هەموو ئۆپێراسیانەی کە بۆ حیزبی سیاسی کراوە، ئەومان پێ دەڵێن کە حیزبی سیاسی دوجار کۆمەڵ خەڵکێکن، کۆمەڵ هاوڵاتیەکن لەناو کۆمەلگایەکدا کە لە چوارچێوەی ئایدیا و ئایدۆلۆژیا و فکرەیەک و بەرژەوەندی و ئامانجێکی دیاریکرا و کۆبوونەتەوە و ئەو ئامراز و ئالێتانێک کە گونجاون و فراهەمن و مەشروعیشن دەیانگر نەبەر بۆ ئەوەی پێ بگەنە دەسەڵات یان بەشداری بەشێکی دەسەڵاتی پێ بکەن. بۆی دوجار ئەو بەرنامە سیاسیەکە ئەوان وەکو استراتیژ لە عقلدان عقلیەت و لە خەیاڵدانی خۆیان دایان ڕشتوان بیرژێنە سەر ئەرزی واقع و کاریگەری بەسەر سیاسەتی گشتی و هەبێتن. ئەمەش لە ڕێ چیەوە دەبێت؟ لە ڕێەوە دەبێت کە حزب بتوانێن پاڵێراوەکانی سەر بەخات بۆ ئەوەی کورسەکانی پەرلەمان بۆ خۆی مسۆگەر بکات، بۆی چاکترین پێگەل لە ناو پرۆسەی سیاسی و ملمانەی سیاسیدا بۆ خۆی داگیر بکات. بەڵێ بە بڕای تۆ نەگەیشتنە پێناسەیەکی یەکانگیر یاخود پێناسێکی کۆنکرێتی لەلایەن توێژەرانی سیاسی و یاخود ئەوانەی قسە لەسەر فەلسەفەی حیزبایەتیەکەن. حیزبایەتیشێکێکە لە چۆنەڵی پێدراوە نوێیەکانی دنیای نوێ و مۆدێرنە، سەردەمی مۆدێرنە ڕاستە چەند ساڵێک لە سەدەی 20دا بە تایبەتی لە سەرەتاکانی سەدەی 20 و کۆتایی سەدەی 90 وردە ڕێکخراوی سیاسی و حیزبی سیاسی سەریان هەڵدا. بەڵام ئەمانە بوو خۆی دیمەنێکی یاخود ڕوخسارێکی کۆمەلگا پێشکەوتووەکانەکە حیزبی سیاسی سەرهەڵای ئەو یەکەم جار لە وڵاتانی ئەوروپا و بتابەتی لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و لە وڵاتێکێتی سۆڤێتوانەوە ئەمە ئەم مۆدێلە سەرهەڵەیە. یعنی نەگەیشتنە ئەنجامێک بۆ پێناسەیەک بە بڕوای تۆ حیزبیش پێویستە واقعی کۆمەڵایەتی و کۆمەلگاکان و کەلتورەکان ئەم تەڵخی و لێڵی دروستکرۆ پێناسەیەشی نەبێت. یاخودەمە پەیوەندی بە چیەوەی ئەم پێناسەیە دروست نابێت کە ئێمە بتوانین بۆنە پێناسەیەکی بۆنە زانستی مێژوو بکەین یا زانستی جوگرافیا بکەین. یەک پێناسە هەیە
پێناسەکە هەمومان کۆچین بەڵام بۆچی بۆ حیزبایەتی ئەو کۆکی و یەکدەنگی و دەستە جەمعیە دروست نەبوو پێناسەکەش ئاماژەم پێدا مەسلەی ئەو باگراوندا ئەو خەلفیەتە ئایدۆلۆژی و ئایدیاییەکان هەڵگرانی ئەو لێکۆلەرانە کە دێ مامەڵە لەگەڵ ئەم چەمکە دەکەن ئەوەی حکوم دەکات بەوەی کە نەتوانراوەکو پێویست لەسەر پێناسەیەکی گشتگیر کۆبنەوە دوازاریش مەسلەی چەمکی حزبی سیاسی لەبەر چەمکێکی مەتاتیە مەرینە ئامرازێک لە ذاتی خۆیدان کە دوازارش لەو پیسانەی کە جەناب دەتەورەکاندان ئاماژەت پێداوان مادەم ئامرازە تەکتیکە بەردەوام لە گۆڕانکاریدایە بەردەوام لەگەڵ باهۆز و گۆڕانکاری و ڕەوتە گۆڕانکاری و مێژویەکان ئەویش خۆینوێ دەکات و کاش فرێ دەداتن بۆیە ناکرێ برن ئیتر تا ئەو پێناسە کۆنکریتیان بۆ هەم قۆناغ و بۆ هەم سەردەمەکە کەواتە فۆرمی حیزب دواییە مەسەر ئەوە هەرچەند کەواتە فۆرمی حیزب لە قۆناغێکا جامد نابێ ناوەستێ بڵێ سپاس مامۆسا ئیبراهیم دکتۆر ئیبراهیم سڵاوی خوارد لێبێ خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگوی ئەمشەوی کەناڵی ئاسمانی پەیام لە بەریتانیاوە لەگەڵمانی دەمەوێت ئەوە لە بەڕێزی شت پرسم لە زانستی سیاسیدا حیزبایەتی سیاسی چۆن تعریف دەکرێەوە چۆن بە چ میکانیزمێک حیزبایەتی دەکرێت ئەوەی مامۆسا حەکیم هێمای بۆ کرد بە شێوەیەکی گشتی باسی لەوە کرد کە ئەو فۆرمەی کە حیزب هەیەتی یا ئەو پێناسەیەکی یەکانگیر و یەکجارینە بەڵکو ئەمە قابلیەتی گۆڕانکاریتیایە. بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆساڕم بۆ بەرنامەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ بینەرەکانتان ئەلبەتە ئەم باسی حیزبایەتی و پرۆسی حیزبایەتیکردن لە بەباواتایشی گشتیوە لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە ئاڵۆزە شتێکی هەروە ئاسان نییە ئێمە دەبێت بگەڕن بۆ سەرەوەی کە بزانین فعلەن ئەم حیزبایەتی ئەم پۆلیتیکەل پارتیز و ئەم حیزبایەتی سیاسی چۆن هاتووە هەرێمی کوردستانەوە. نقطەیە کە من ئەمێ ئاماژەی پێکەم لەوە چێ زۆر کەس ئاماژەی پێ نەکردبێت حیزبایەتی بەرهەمی ئەو دەنگە دەگەڕێتەوە مەگەر باشی بکەن لەبەرەوەی بتوانم باشتر تعبیر لێ بکەم زۆر سپاسان دەکەم. حیزبایەتی لە هەرێمی کوردستان بەرهەمی بەرەو پێشوونی ڕۆشنبیری هەرێمی کوردستان نییە واتە لە هەرێمی کوردستانە حیزبایەتی بەرهەمی بەرەو پێشوونی لایەنی ڕۆشنبیری کۆمەلگا کوردی نییە ئەمە بەس بۆ کۆمەلگای کوردی نیە بۆ کۆی کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ڕاستە واتە حیزبی سیاسی لە هەرێمی کوردستانە هەڵ نەتۆقیوە حیزبی سیاسی وەکو کاڵایەک هێنراوە بۆ هەرێمی کوردستان و تەعامولی لەگەڵا کراوە و تەعاملەکەش تەعاملێکی هەڵە بۆ لەگەڵیا کراوە بۆیە تا ئێستاش تەعاملکردن لەگەڵ حیزبایەتی هەندێک جار وەکو عیبەت دەچۆنرێنێ هەندێک جار بۆ مەرامێکی تر بەکاندێنێ هەندێک جار لە ئەوانەی کارکتەر سیاسی حیزبەکانیشن ناتوان بەڕاستی تعبیرێکی گزارشتێکی تەواو بکەن لەوەی کە حیزبایەتی چییە و حیزبایەتی دەبێت ڕێڕەوی کۆمەلگا بگۆڕێ حیزبایەتی بەشێکی سەرێکی بەشداری سیاسی هاوڵاتیانە لە پرۆسی سیاسیدا و چۆن ئەتوان ئەمانە لەگەڵ دامەزراوە سیاسەکانە یەک بخەنەوە ئێمە ئەوە باش بزانین کە حیزبی سیاسی سیستمی حیزبی سیاسی لەگەڵ سیستمی سیاسیە تاواوکەری یەکترن کەوابێتە مادەم ئەمە ئاوابێ دەبێت هاوڵاتیش تاواوکەری ئەم پرۆسەیە بێت و ئەمەش دوجار کۆمەڵێک خەڵک توێژینەوەی لەسەر کردووەوە کۆمەڵێک توێژەریش توانیویانە بگەنە چەند دەرەنجامێک لەو بابەتی کە ئایا حیزبایەتی سیاسی تەندروست چییە ئایا بگەری کۆمەڵگەکان دەگۆڕێ ناگۆڕێ ئایا تەصنیفی حیزبی سیاسی لەسەر ئەساسی طبقات هەیە لەسەر ئەساسی ئایدۆلۆژی هەیە لەسەر ئەساسی بەرژەوەندی هەیە لەسەر کۆمەڵێک شێواز هەن کەوا حیزبی لە سیاسی لەسەر دابەش کراوە بۆیە دوجار دەمەوێت ئەوە بڵێم کە ئەم حیزبی سیاسی وەکو هەموو ئەو کاڵانی کاتۆ هەرێمی کوردستان و هاتۆتە خۆڕڵاتی ناوەڕاست هاتۆتە جیهانی سیەم با بڵێن بەڕاستیمان بڵێکی هەڕێ لەگەرا کراوە بۆیە ئێستا دەرەنجامەکەی بۆ شێوازەیە کە ئێستا حیزب بۆتە مۆتەکەی دەوڵەت لە کاتێکدا کە لەو کۆمەڵگانی کە لە ئەوروپا کە لە ساڵەکانی 1940 بەدواوە کە حیزب سیاسی دروست بووە ئەمان تەکمیلەی نظامی سیاسیان کردووە نەهاتوون بازن بەسەر دەوڵەتە نەهاتوون بازن بەسەر سیستمیاسیە بەڵام ئەمە لە میسر بازانە بەسەر دەوڵەتە ئەمە لە تونس ئەمە لە جەزائیر ئەمە لە عێراق ئەمە لە وڵاتانەی کە حیزبی سیاسی تایە ئەمە بەڕاستی شێوازێکی خراپی گرتو شێوازێکی خراپ مامەڵ لەگەڵ حیزبایەتیان کردو بۆتە مۆتەکە بۆ دەوڵەت دکتۆر یعنی بە بڕای تۆ ئەم میکانیزمە بۆ خۆی میکانیزمێکی پۆزیتیڤ نییە بۆ گەیشتن بە دەسەڵات و ممارەسەکردنی حکم و دەسەڵات واتە حیزب ئالیەتێکی گونجاو نییە یعنی
لە کۆمەلگای بە تایبەتی بە ڕێزی باسی کۆمەلگای ڕۆژهەڵاتیت کرد کە ئێمە لەناو ئەو هەموو تەمتومان و بەریەکەوتنە کەلتوری و ئاینی و لە نێوان ئەو هەموو جیاوازیە زۆرا بووین و هەروەها زۆربەی وڵاتەکانمان بە تایبەتی بەر لە دوای جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەم و داگیرکاریەکە بۆ کۆلۆنیالیزمە بۆ بەڵام حیزب بۆ خۆی نەهات ئەمە هێور بکاتەوە بۆ خۆی نەبووە دیاردێکی پۆزیتیڤ لەناو کۆمەلگاکانی ئێمە. مامۆسارام حیزب لە هەموو تعریفانەی کە بۆی کراوە هۆکارێکە بۆ گەیشتن بە دەسەڵات واتە ئەگەر حیزبی سیاسی وجودی هەبێ بۆ پێوەرانی کە هەیە دەبێت ئامانجی ئەوە بێت کە لە دەسەڵاتە بەشداری بکات. هەڵەیەکی زۆر گەورە هەیە هەنێک حیزب دەیانەوێت وا پیشاندن کە ئەوان وەسیتن لە بینی جەماوەڕ و لە بین دەسەڵاتە. ئەمە ئیشی کۆمەلگای مەدەنی ئەمە ئیشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە وەسیتن لە بینی بەرژەوەندەکانی خەڵک و لە نێوان دەسەڵاتە. بەڵام حیزبی سیاسی دەبێت تعبیەی جەماوەڕ بکات جەماوەڕ کات و بووی کەوا بگێتە دەسەڵات. هەر حیزبێکی سیاسی کە بەو پێوەرانەیە کە لە کۆمەلگا جیاوازەکانە وجودی هەیە ئەگەر ئامانجی گەیشتن بە دەسەڵات نەبێ ئەوە لە حیزبی سیاسی داڕنێ واتە ئەبێ بە شتێکی تر واتە ئێمە دەگەنەوە دەرەنجامی مادام حیزبی سیاسی وجودی هەیە و پێوەرەکانی حیزبی سیاسی بەسەرا جێبەجێکرێکەوە بەتە ئەمە بۆتە شتێکی بەدیهیات کە فعلا دەبێت ئامانجی بچێتە ناو دەسەڵاتەوە. ئەتر ئەمە براوەتەوە ینی مناقەشەی نایە من مناقەشەوەش ناکەم مناقەشەی ئەوە دەکەم لە قسەکانی جەنابتەوە کەواتە زۆر جار قسە لەسەرەوە کرێ ئێمە حیزبایەتێکی یعنی ئەو مۆدێلە ڕۆژهەڵاتی کە منیش لەوە کۆکم لەگەڵ تا مۆدێلەکان یاخود دەسەڵاتە سیاسیەکان کە حیزبێکیانەیە و ئەیان باتە سەر کورسی دەسەڵات و نایەنە خوارەوە حیزبایەتی لە بریەوەی بکەن بە وەسیلە ئیکەنە هەدەفە ئیکەنە ئامانج یعنی بە بڕوای تۆ لە هەرێمی کوردستانیش بۆ خۆی ئەمە نەکراوە بە ئامانجێکی گەورە و مقدس کراوە بە تایبەتی ئەو حیزبە دەسەڵاتدارانەی کە ڕێگە لە هێزە سیاسیەکانی ترەگن بە ڕێگەی پرۆسەی دیموکراتی و خەباتی مەدەنی بیانەوێ لە هەڵبژارنەکانە کێبڕکێ و ڕکابەری و ململانەی یەکتر بکەن. مامۆستا ئارامەگەر تۆ پرسیاری مۆدلم لێ دەکەی و مۆدلێک کە لە هەرێمی کوردستان هەیە و مۆدلەیە کە لە میسر هەیە ئەو مۆدلێک کە لە میسر هەیە ئەوەیە کە لە عێراق و ناوەڕاست و فلان و فیسار ئەمانە هەیە یعنی ئەمە وەکو مۆدل وەکو سیستم وەکو ئەو شێوازەی کە حیزبایەتی لەسەر دەکرێت ئەو ڕێڕەوەی کە حیزبایەتی لەسەر دەکرێمە تەواوە. فعلا حیزب لە هەرێمی کوردستان لە عێراق لە خوڕاتی ناوەڕاست شوێن و پێگەی خۆی نەگرۆ لە کۆمەلگا شوێن و پێگەی خۆی نەگرۆ لە کۆمەلگای سیاسی شاواتان ناو دەوڵەت و دامەزراوەکانی دەوڵەت شوێنی خۆی نەگرتووە بەڵکو بۆتە شتێکە فعلا حیزبەکان هەنە جار بۆ ئامانجی بدەوڵمانکردنی خۆیان بەکاری دێن هەنە جار وەکو پیشاندانی خەباتی ڕزگاری خواز و شەرعێتی دەسەڵات و شەرعێتی خەبات ئەم بەم شێوازانە گزارشتی لەکەن کە ئەمە ناتوان بڵێم تەنها بە یەک وشە تعبیری لێکرێ ئەوە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستا چەند شێوازێکی لە خۆی گرتو لە سەرەتاوە کە حیزبی سیاسی دروست بووە کاتێک کە قۆناغی ڕزگاری خوازی نەتەوەی کورد دەستی پێ کردووە مەراسی بە حیزب دەستی پێ نەکردووە بەڵکو بە ئەو شێوازانی کە دەبێت مەسەلەن یا شێخێکی تەریقەت بووە یان یا کەسێک بووە کە کەسی کۆمەڵایەتی بەهێز بووە لە کوردستانە تەیارێکی دروست کردووە پاشان لە دوای حربی عالمی دووەمەوە شێوازی حیزبی سیاسی ڕسمی وەرگرت و ئەو شێوازی حیزبی سیاسی ڕسمیش ئەو هەجمەی ئەو شاڵاوەی کە ئیتیحادی سۆڤێتی هات بۆ ناوچەکە ڕنگدانەوەی تەواوی هەبوو تێواتە لایەنێکی ئایدۆلۆژی تا زەخ کرایەوە پاشان قۆناغی تری بڕی هاتی لەسەر قۆناغی ڕزگاری خواز ئەو کاتێک کە خەباتی پارتیزانی و ئەوە دەستی پێکرد تا کۆتایی ساڵەکانی 91 و قۆناغی تر هاتە پێشەوە قۆناغی دامەزراوەکردین دەوڵەت و حیزب لە ناو دەوڵەتە نەک دەوڵەت ناو دامەزراوەکانی حکوومەتە جاد نەدەکردنەوە لەیەک واتە کە کەسێکی بەرپرسی حیزبی هەمان کەسی بەرپرسی بووە لە دامەزراوەیەکی سیاسی لە هەرێمی کوردستانە پاشان قۆناغی دوای ڕوخانی ڕژێم بوو بە ئەوەی کەوا دەستەوت و مەکاسیبی زیاتری اقتصادی و سیاسی و پێگەی سیاسی لە عێراق و ناوچەکە بەدەست بێنێت و ئێستا دەبێنی حیزب وەکووتم بۆتە مۆتەکە بەسەر دامەزراوەکانی حکوومەتەوە لێرە با پێت بڵم لە ئەوروپا کاگ مامۆسا ئارام حەزەکەم ئەوە پێ بڵێم لێرە کاراکتەرە سەرەکیەکانی حیزبی لە ناو دەوڵەت و پەرلەمانە طبیعیە زۆر ئەمە کەسێک کە حیزبایەتی هەکا و سەرکردایەتی حیزبەکەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەوە کاندر ژیاندان پەرلەمان و یا وەزیرن ینی بەسێکی کەمان هەیە لە دەرەوەی ئەمە کە کاری حیزبایەتیەکەن و کاری ڕێخستنی جەماوەرەکەی خۆیان دەکەن زۆر طبیعیەوەش بەڵام لە هەرێمی کوردستان ئەمە جیا ناکرێتەوە ینی کەسە بەهێزەکانی حیزب لە دەرەوەی کۆمەڵە لە دەرەوەی دامەزراوەکانن و لەوە تەحەکوم دەکەن
ئەگەر سەیری بەغا بکەین شێوازێکی تری وەرگتو هەنە جار ئەوانەیە کە سەرۆکی حیزب چوونەتە ناو دامەزراوەکان و دەسەڵاتیان هەبوو پێگەشتیان هەبوو و ڕۆڵیشیان گەڕاوە بەڵام لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە زۆر بەدەگمە نەبینین زۆربەی زۆربەی سپاس دکتۆر ئیبراهیم دەگەڕێمەوە لات مامۆستا عەبدولحەکیم ئەوەی دکتۆر ئیبراهیم هێمایی بۆ کرد بەداخەوە یعنی کە ئەڵەم بەداخەوە هەڵبەت لێرە کە ئەو یعنی ئەو بەراوردکاریە لە نێوان ڕۆژهەڵات و وڵاتە ئەوروپیەکانە بە تایبەتی لە ئەخیری قسەکانی باسی لەوە کرد کە بکەرە گەورەکانی هێزە سیاسیەکان لە ناو پەرلەمان و حکوومەتان کەواتە ئەمە لە بەردەم بەرپرسیارەتیشی گەوران بەڵام ئەم مۆدێلە لە کوردستان نزیکەی بە چارەکە سەدەیەک دەسەڵاتی سیاسی کوردی هەتا ئێستا نەبووتە کەلتور لەوانەیە هەبووە کەسی یەکەمی هەندێک لە هێزە سیاسیەکان چۆتە پەرلەمانەوە بەڵام لەبەرەوەی کە نەبووتە مۆدێلێک و ئەوانی تریژ نەچوون زۆر جار دووچاری کێشە و گیر بووە کەواتە ئەوەی کە ئێمە پرسیارە سەرەکیەکەی ئێمەیەوە لە دکتۆر ئیبراهیمیشم کرد حیزبەتی لە کوردستانە هەتاوەکو ئەم چرکە ساتە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی حیزبی دەسەڵاتدار کراوەتە ئامانج نەک ئامرازێک بۆ گەیشتن بەو دەسەڵاتی کە دکتۆر باسە و ئەکاکە بکەرە گەورەکانی حیزبەکان و کار بەدەستە گەورەکان و کەسی یەکەم و دووەمەکان ئەچ ناو جونگە سیاسێک و ئیداریەکانەوە لە وڵاتانی خۆراوەکە ئەو مۆدێلە لێەوە هاوردەی خۆرەڵات کراوە. ئەوەش بۆ دەگەڕێتەوە کە فعلەن کەمە سەرتا باسمان کرد کە حزب دوجار بۆ خۆی ئامرازەکە لە ناو کای سیاسیدا کە دوجار حزب سیاسەکان ژیانی سیاسی دروست دەکەن ئەگەرمان ژیانێکی سیاسی دروست بکرێتن پێویستە بەڕاستی حزب سیاسەکان فعلەن حزبایەتێکی تەندروست بکەن بەڵام بەداخەوەی کە ئێستا دەگوزارێت هەرێمی کوردستان بە تایبەتی لەلایەن هەردوو حزب دەسەڵاتدارەوە ئەو حزباتیان کردوتە ئامانج لەناو ناو سوارچەوەی حزبەکەی خۆیاندان دێن بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان تێدا تحقیق دەکەن واتە ئەوان دەبنە بە فەریقی یەکەم لەناو جنگەکانی دەسەڵاتە لەناو پرۆسەی سیاسیدان باقی مؤسساتەکانی تر ئەوان دەبنە مؤسساتی پەراوێزی و مؤسساتی هامشی بۆی ئەوان خۆیان زۆر بۆ گەورەتر دەزانن کە بێن لەناو مەسەیەکی وەکو پەرلەمان یان وەکو ناودەزیاکانی حکوومەتدان خۆیان ببینەوە بۆی ئەوان هەردەم پێگەی حزبەکەی خۆیان بە هیچ پێگەیشتری حکومی و پەرلەمانی ناگۆڕن چکە لەوێ هەز دەکەن کە فعلەن کەسایەتی خۆیان لەوێ دۆزیبەتەوە منفعەتە مادەکەی خۆیان لەوێ دۆزیوەتەوە و شوهرەت و ناوبانگدەرکردنەکەشان لەوێ سەرچاوی کردووە بۆ خۆی کەلتورێکی میراتگیری لە ناو حیزبی سیاسیا دروستوە لە هەرێمی کوردستان عنی بۆ بە میرات مانەوەی ویراسی بە شێوەیەکی گشتی ناتوانن دەستبەرداری ئەو میراتە بن بۆ هیچ کەسێکی بەجێ نایڵن تەنیا سلسیلەیە فعلەن چکە دەزانن چ سوودێکیان لێ بینیوە چ پێگەیەکی بێزیان بۆ دروست بووە ناو جەمار و ناو کوربەندی جیهانی و محفەلی نێودەوڵەتیدان بە ئاسان دەستبەرداری نابن نەوە بە دوایەوەوان دێن ڕێشمەی ئەو دەسەڵاتان دەگرنە بە بڕوای تۆ مامۆستا حەکیمی بە بڕوای تۆ ئەم هۆکارانەی کە ئێوە باستان کرد لە سەرەتا و چوینە ناو بەرنامەکەەوە ئەمە نییە وای کردووە لە خەڵکی کوردستان ڕژبین بێ بەرامبەر بە هێزە سیاسیەکان یعنی حەق نییە تر کاتی ئەوە نەهات و ئەم حیزبە سیاسیانی تر بە تایبەتیوانی لە دەرەوەی دەسەڵاتن یعنی ئیش لەسەر ئەوە بکەن مۆدێلێکی جوانی حیزبایەتی پیشانی خەڵک بۆی ومێتیان بۆ بگەڕێتەوە حیزبی سیاسی ساختەکاری ئەکە حیزبی سیاسی نیشتیمان تاڵانەکات یعنی بە بڕوای تۆ ئەم دیاردەنا شیرینانە نییە مامۆستا حەکیم وای کردووە کە باسی حیزبایەتەکەی هیوا هەیە یعنی چۆن پەندە باوەکەڵێ ئەعوذ بالله من الشیطان والسیاسە یعنی وای لێ هاتووە کە ئەوە بە قەولێکی مامۆستا سەعیدی نورسی هەچەند بەهەڵە ئەو لێکدانە و شرۆڤەیەی بۆ کرێت چکە ئەو لە شوێنێکە کەسایەتێکی سیاسی درۆشی کردووە ئەڵێ نەک پەنا لە بە سیاست بکرێت بە شێوە عامەکەی من بەڕای من حزبی سیاسی وەکو حزبی سیاسی تاوانی نییە گوناحی نییان سیاستش لە خودی خۆیدا ئەوشی ستاوانێکی نییان بەڵام دوجار چێن ئەوانەیە کە ناشرینی دەکەن چێن ئەوانەیە کە واری دەکەن کە فعلەن قێزەون بێن ناو کۆمەلگادان ئەو بکەرە سیاسیەکانن ئەگەر ئەوان ئەو عقلەتەیە کە دوجار ئیدارە و حزبە دەکاتن بە چ زۆر و بە چ شێوازێک ئیدارەی دەکاتن ئەو چوارچێوە حزبە ئەو هەیکەلێتە ئەو پەیڕۆ پرۆگرامان وەکو تێکس وەکو نەس بە جوانترین شێوە داڕژداوە سەیری هەموو حزبە سیاسەکان کەستاکە فەری سەیری پێڕۆ پرۆگرامیان بکەن سەیر ئەجندایان بکە سەیرین ئەو راپۆرتانەی کە بەردەوام دەکەن هەموو خاڵی جوان و خاڵی جەوهەریدا فعلەن لە خزمەتی کۆمەلگادا بەڵام دوجار بۆ ئەو سەری هەڵبەتەکان هەڵبژاردن سەری ئەو بانگەشی هەڵبژاردن کە دەکرێتن ئەو دروشم ئەو پەیامانە کە حزبە سیاسەکان دەیدەن بە حزبی دەسەڵاتیشەوە چەند پەیامی جوانن چەند لە خزمەتی بەشەریەتدایە بەڵام بکە ڕەنگدانەوەی
چەندین ساڵەکە چەندەمین جارەکە هەڵبژاردن دەکرێت لە وڵاتەی کات چەندی و پەیامانە شڕکراوەوە سەر ئەرزی واقع لۆ جێبەجێ ناکرێت لۆ پراکتیزە ناکرێتن لۆ تەنیا لە دنیای دروشمدا دەمێنێتەوە کەواتە ڕازگۆ نەبوون ئەوان ڕازگۆ نەبوون لەگە دروشمەکانی خۆیان ناتوانێت وەکو پێویست ئەوەی کە حزبی سیاسی مەطلبە وەکو ئامراز کە بفعلن بێوێ دوازار ئامانجێکی گەورە تحقیقەکە کە ئەوش بەرژەوەندەی گشتی هاوڵاتیانان ئەوان ئەوەی تحقیق ناکە بەڵکو زیاتر هەڵپەی ئامانجە تایبەتەکانی خۆیانە نایەنێت بەڕاستی ئەو دروشم و ئەو مەبادی و ئەو نۆرم و ئەو ئەخلاقیاتەکان حزب دەیەوێ لە خۆیانی تۆختر بکەنەوە بە بڕوای تویکی لە خەوشەکان یاخود کەم و کورتیەکانی حیزبی سیاسی کوردی ئەوە نییە ئەگەر ئێمە بە شێوەیەکی پۆلێنبەندی و قۆناغبەندی قۆناغ بە قۆناغ دەستنیشانی کەین ئەم حیزبە سیاسیانە سەرەتا بە کۆمەڵی ئامانج دروستە بێ و ئایدۆلۆژیا ئەبێتە سەنتەرتیایە واتە ڕنگدانەوەی ئایدۆلۆژیا وای کردووە کۆمەڵی خەڵک وەکو تۆ لە سەرەتاوە پێناسەر کرد یاخود دکتۆر هێمای بۆ کرد وای کردووە خەڵک کۆ بێتەوە لە دەوری بەڵام هەستەکەی ئەم قۆناغە هێواشیواش لە پاشەکشەدایە یعنی ئەبێ گوتارێکی نوێی حیزبی بەرهەم بێتەوە کە وەکو خۆمتان باسان کردوە لە حیزبی سیاسیشا کۆمەڵی خەڵک لەسەر کۆمەڵی بیر و باوەڕ کۆوە بنەوە ئەیانەوە خزمەتی کۆمەلگا بکەن یاخود وەزیفەکەی بەرەو پێشبردنی کۆمەلگا و بەخشینەوەی وشاریە بە کۆمەلگا یعنی بە بڕوای تۆ یعنی کاتی ئەوە نیتر قۆناغی ئایدۆلۆژیا بەجێ بهێڵێت و بێتە قۆناغی بێتەوە حیزب ناو فەزای گشتی و خزمەت بە کۆمەلگا بکە و نوێنەرایەتی ڕاستەقینی خەڵک بکە یاخود ناڕەزایەتیەکانی جوات بکات من بەڕای من بۆ ڕەهاییە ناکرێت بە ئێمە حزب لە ئایدۆلۆژیا دابشۆرین چکەوی ئەوەنی کە دراسی حزبی سیاسیان کردوان بە شێوەیەکی گشتی دەڵێن دوو زۆر حزبی سیاسی هەن یەکیان حزبێکی پراگماتیکیە نەفعیە کرداریان لەگەر واقعدا خۆی هەڵدەکات دەگونجێت لەگەر ڕووداوەکان دەڕواتن لەگەر گۆڕانکاری ڕوودا و واقعەکەشدا نەزوو هەداف و مەنابەکانی خۆشی دەگۆڕێتن بەڵام لەپاڵ ئەویشدا حزبی ئایدۆلۆژیش هەیە حزبی ئایدۆلۆژی بزن ئایدۆلۆژیش چی ئایدۆلۆژیش ئەو بنسینە هزری و ئەو هێڵە فکریەیە کە 2000 حزب پشتی پێ دەبەستێت بۆ ئەوەی کە هەر نەخشەیەکی سیاسی هەر استراتیجیت هەر بەرنامە و ئامادەکەدا دەڕێژێت لە بەڕۆشتنەوەی ئایدۆلۆژیاک لەحسا بەبێ زەحمەت یعنی ئەو ئایدۆلۆژیا و هزرەمێ بۆ بینەر زیاتر ڕوون بێ هەڵبەت ببوورە من لێرەوە ڕۆژنامە نووسێ لە بەڕێسە بچێت ئایا ئەو ئایدۆلۆژیا و هزرە مامۆستا حەکیم ئەکرێ شۆڕ بکرێتەوە بکرێت بە کەلتورێک بچێتە ناو خواستەکانی خەڵکەوە یاخود ئەم ئایدۆلۆژیایە لە پشت هێزێکی گەورەی معنەویە دێ کۆمەڵی ئامانجی تری جیاواز بۆ مودەی جیاواز وکو خۆتان لە پلان و نەخشە ڕێگاکانە زۆرجار لە کۆڕ و سیمینار و دەوراتەکانە هێمای بۆکەن ئەبێ ئەمانە ڕنگدانەوەیانە بێت ئەم بەڕای من ئایدۆلۆجیا بەروەیە کە برێت شڕکرێت و ناو زەماوەیان شۆڕ نەکرێت و ئایدۆلۆجیا شوناسی حزبەکەیە حزب بەڕێی ئایدۆلۆجیاکە دەناسرێتەوە لە فکرەکەی دەناسرێتەوە ئایا ئەو حزبەت چ حزبێکە لە ست نەمەتێکە لە ست تایپێکە بە چ باگراوندێک و ئیش دەکاتن تۆ شوناست تایبەتمەندی حزب لەگە حزبەکان کە بە چ زیاد دەکرێتەوە بە ڕوئیا و دیدگا و دنیابینە و حزبەوە ئەو حزب دەناسرێتەوە کە حزبەت چ حزبێکە اینجا لە پاڵەوەی دەکە درام کە باسکرێکە مەسەلە ئایدۆلۆژیا و مەسەلەی حزبی مەشارع و حزبی ڕوودا و حزبی گۆڕانکاریەکان ئەم بەڕای من بە چوونی وایەکە ئایدۆلۆجیاکان لە شوێنی خۆی هەردە بمینێتەوە کە دەبێتە شوناسی حزبەکە دەبێت تایبەتمەندی حزبەکە بەڵام لە پاڵ ئەویشدان حزب بە کۆمەڵێک پرۆژەوە بە کۆمەڵێک بەرنامەوە بە کۆمەڵێک ئەجنداوە بە کۆمەڵێک ریفۆرمەوە دێت بامەڵ لەگەڵ جەماوەڕ دەکاتەوە ئەنی هەردوو شامبەشان یەکتری دەڕواتن هاوتەری بێ لەگەڵێکی بڕواتن هیچ لەسەر حسابی ئەوتیان لە هەرێمی کوردستانە ئەوە بەکردەیە بین حیزبی تازە دروست بووە بە تایبەتی لە دوای 25 2000 و 25 2009 حیزبی سیاسی تر دروستە بێت و لەسەر ڕوودا و ئیشەکە ئایا ئەم حیزبی لەسەر ڕووداوە بە بڕوای تۆ ئەمە ئەبێ خاڵی بێ لە ئایدۆلۆژیا کە ئەبینی خەڵکی تایە چەپ ئەو پەڕی چەپە خەڵکی تایە ڕاستە خەڵکی تایە ئیسلامی خەڵکیان نائیسلامی ئەمانە بۆ خۆی حاڵەتێکی نۆرماڵ و ئاسایە یاخود ئیلا ئەبێ دوجار ئایدۆلۆژیا بێتە سنتەری ئاڕاستەکردنی بەڕای من ئەوانەی کە فعلەن ئەو باگراوندە زیادزیانە لە ڕووی ئایدۆلۆژیاوە چەپە ئیسلامیە لیبرالیە نەتەوەیە ئەلمانیا لازم چیوسیە دوازار ئەوانە ئەیان دەبێت بڕیار بدەن تەنازوو لە هەموو ئایدۆلۆژیەکانی خۆیان بکەن خۆیان تەسفیرکەنەوە خۆیان خاڵی کرد لە هەموو ئایدۆلۆژیایەتیان بەڵام دەبێت جارشتکە کۆک بنەوە لەسەر ئایدۆلۆژیایشتر مەسمە لە ئایدۆلۆژیا لەسەر ئەو هێڵە فکریە لەسەر ئەو تێڕوانینە لەسەر ئەو دنیا بنە جارشکە متەفیق بنەوە کەواتە هەر دەبێت جارشکە دەبێنی حزب لێرکوانش بە دنیا بینێشکەوە دێ مامەڵە دەکاتەوە
بەڵام ئایا ئەوانە خۆیان داشۆری لەو ئایدۆلۆژیای پێش خۆیانهێنان ئەگە خۆیان دانەشۆری بێ ئەو بەڕاستی ئافاتە چونکە دوازە لە محەتەیەک لە محەتەکانی وێزگەکانی ژیانی سیاسییاندا بەرێکەوتن دروست دەبێتەوە چونکە تۆ کە دوازە راپۆرتێکیان بەرنامەیەکیان پرۆژەیەکان زیندای گەڕاڵە دەکرێن لە قۆناغەکان لەوانەیە لە بەرژەوەندی ئایدیایەک لە سەرکردەبارەکانە کارەکان نەبێت لێرەوە جارێک کرد لەوانەیە حیزب عمری کورد بێ بەڕاستی لەوەی کە بتوان ئیدامە بە ژیان و کاروانی سیاسی خۆی بدات. بەڵێ کەواتە تۆ مەبەستی ئەوەیە زیاتر بە شێوەیەکی گشتی ینی ئەو حیزبانە پێویستە جایکی فۆرمێکی نوێ لە ئایدۆلۆژیاوە کۆبوونەوە لەسەر بیر و باوەڕێکی دیاریکراوە بەرهەم بێنەوە بە کورتی بە بڕەمەوە لای دکتۆری ئەم لەسەر حسابی ئەو مەبادی و ئەو نۆرما بەهاو بەرزانە نەبێتن کە حزب دووادار خۆی لەسەر فۆرمۆڵە کردی خۆ لەسەر بینا کردووە بۆ ناسراوەتەوە بەڵام دەکرێت ئایدیاکانی خۆی زیاتر و ڕۆشنتر کاتۆ خەڵک ڕوونتر کاتۆ کە چی دەوێتن چی لە هەکبەیدا چی لە خەیاڵداندایە دەوێت بە چ تێزێکەوە بێ مامەڵە لەگەڵ داهاتوو بکاتن ئەوەی مەوزوع. بەڵێ دکتۆری برایم من و مامۆستا حەکیم مناقەشەیەکمان کرد لەسەر گۆڕانکاری لە فۆرمی حیزبایەتیکردنا و فۆرمە ئایدۆلۆژیە و یا کلاسیکی کە لە ڕابردووە هەبووە و هەروەها ئەو فۆرمە نوێی کە ئێستا لە هەرێمی کوردستانیش هەندێک حیزبی سیاسی دروست بوون. مامۆستا پێی وایە یعنی پێویستەوە کاتی ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانە بۆی تووشی بەریەکەوتن وە گرفت نەبن ئەبێت دوجار ئەگەر نەتوانن ئایدۆلۆژیایەکی ترکە یا بیر و باوەڕێکی جیاواسر بە فۆرمێکی نوێ بەرهەم بێنەوە دووچاری گرفت و کەوتن و شکست و نسکۆوە بن. نازانم تۆک و توێژەرێکی سیاسی ڕات چییە لەسەر ئەمە ئایا حیزبەکان پێویستیان بەوە هەیە کە گۆڕانکاری بکەن لە گوتاری خۆیانەوە گوتاری ئایدۆلۆژیەوە فۆرمێکی نوێی حیزبایەتی جارێکتر بەرهەم بێنەوە بۆ ئەوی بتوانن یعنی بەپی قۆناغبەندی لە ناو کۆمەلگای کوردیا پێشکەوتن یاخود هەنگاوی گەورەتر بنرێت تاوەکو لە دۆخەکەی دەور و بەردوانەکەون. مامۆستا من پێم سێرە کە سەرکەوتن و شکست و هەرسی حیزبێک یا شتێک دەبەستنەوە بە ئایدۆلۆژیا و یا بە حیزبێک کە ئەوەی ئایدۆلۆژیا هەیە شکستێنەوە ئایدۆلۆژیانی شکستی نێناوە و نازانم چێمانە بەڕاستی پێم وایە شتی زانستی و شتی علمی نین چونکە هەتا ئێستاش لە ئەوروپا حیزب هەیە لەسەر ئاساسی تەبەقە دامەزراوە حیزبی عمالە وجودی هەیە حیزبی هەیە لەسەر ئاساسی ئایدۆلۆژی حیزبی هەیە دینی وجودی هەیە حزبی مەسیحی ڕاستە و حزبی مەسیحی چەپڕە و نازانم چی یعنی کۆمەڵێک ئەحزاب ئەگەر سێرکە لە دەستدرێ ڕۆژاوە کە خۆی مەصدەری دروستبوونی حیزب لەوێ هەتاکو ئێستاش ئەم جۆرانە لە حیزب وجودی هەیە یعنی ناکرێتەوە بێ وەڵا ئەوە حیزبە سەرکەوتوو نابێ ئایدۆلۆژی هەبێ یان نەیبێ یا چۆن بێ یا چۆن نەبێ ئەزانی گرفتەکە لەکوێ کاکە ئێمە با تەشخیصی کێشەکە بکەین کێشەکە لەوەیە کابرا ئایدۆلۆژیای حیزبێکی ئایدۆلۆژی کێشە نییە کێشەکە وای ئەم ئایدۆلۆژیای بێوێت تەحمیم کە بەسەر کۆمەڵگا بێوێت منی ژووکو ئەو بیر بکەمەوە بێ منش بوال ئەو والێک وەکو من بیر بکاتەوە وەکو ئەو تعامل کەم یعنی ئەو حیزبانە کە ئێستا دەسەڵات لە ئەوروپا چی ئەگۆڕن خۆ تعامل بەس تەنها لەگەڵ ئەو خەڵکی خۆیانە ناکەن و بۆ نمونە حیزب محافظینی سا لەسەر دەسەڵاتی حیزبێکی ڕازڕەوە لە بەریتانیا و تعامل تەنها ئیش بۆ بەری بۆ محافزەکان ناکات تەنها لەناو حیزبەکەی خۆش ڕێی جیاوازیە بۆ کۆمەڵە پرۆژەی کە دێنە پێشەوە لەبەرەوە دوجار ئێمە دەبێت بگەینە و دەرەنجامی کە ئەمە فعلا علاقی بەسەر ئایدۆلۆژیاوە نییە علاقی بەسەر ئەوە نێمە حیزبێکی دینی هەیە وجودی هەیە و ڕێفۆرمەکەیان نایکە چی ئەمانە کۆمەڵە کێشن کە لەگەڵ ڕێڕەوی ژیانە پێویستەکە کۆمەڵە گۆڕانکاری بکرێت دوێنێ بۆ نمونە جۆرەکەم حیزب هەڵوەستی نواندۆ ئەمڕۆ حیزبێکی جۆرێکی تر هەڵوەزدەنوێت ئەم دوێنێ حیزبەکە ناو حکومەتا بۆی سا لە معارەزایە آخر ئێمە کۆمەڵە کێشەی گەورەمانەیە لە وڵاتانی ئێمە حیزب هەیە ئێوە هەتا قیامەت هەر معارەزە بێ حیزبیشی ئێوە هەتا قیامەت هەر لە دەسەڵات بێ ئەمە ناکرێت ئەم جۆرە لە تەعاملکردن لە حیزبایەتیکردنە ئەمەیە هەرس بە حیزب دێنی ئەم تەعاملە سەقەتانەیە کە هەرس بە حیزب دێنی نەک ئایدۆلۆژیا من پێم وایە ئایدۆلۆژیا کاتێک کە ئەبێتە کێشە بۆ حیزبەکە و بۆ کۆمەلگاش ئەو کاتەیە کە حیزبەکە ئەوێ هەموو کۆمەلگاکە وەکو بیر بکاتەوە تەنها خزمەتی ئەو کەسانە بکات لە کۆمەلگاکە وەکو ئەو بیرەکەنەوە ئەقلیەکی کەمن ئێمە ئەگەر بێت و دابەشی حیزب بکەنە سەر ئەساسی نخبە و حیزبی جەماوەر ئەمە جۆرێکە ئەگەر بێن تەوزیعی حیزب بکەنە سەر ئەساسی طەبەقە و غێر طەبەقی ئەمە جۆرێکی ترە ئەگەر حیزب ئەساسی دینی و غێر دینی تەوزیعکەن ئەمە جۆرێکی ترە یعنی ئێمە تەنها یەک جۆرمان نییە بڵێن وەڵا ئەمە حیزبی ئایدۆلۆژیا واو ئەو نە کاکە ئەمە کێشەکە لە شوێنێکی ترە ئێستاش حیزب لەم وڵاتانە هەیە بە حیزبی ئایدۆلۆژین و حیزبی ئەوەشن و سەرکەوتوشن و لە پێشەوەشن و لە خەکەتیشە بنەوە بەڵام دکتۆر منەوە بە بڕوای تۆ یعنی حیزبی سیاسی دکتۆری برایم بە بڕوای تۆ حیزبی سیاسی قابلیەتی گۆڕانکاری هەیە لە فۆرمی حیزبایەتیکردنە ئێستا با من نمونەیەکی زۆر نزیک بێنمەوە
کۆمەڵی ئیسلامی کوردستان هێزێکی سیاسیە و لە ڕابردووە جیاواز بووە خەباتی حیزبایەتیکردنی، بەڵام لەم ساڵانەی دواییدا لەگەڵ حیزبی سیاسی ترا نزیکایەتی هەبوو، کۆمەڵێک کۆسب کە خەڵک لەوانەیە چاوەڕێیان کردبێن، کۆمەڵێک پێدراو هەبووە نەبووتە کۆسب لە بەردەمی و توانیوەتی حیزبایەتێکی سەرکەوتوش بکە لە هەرێمی کوردستانە. یعنی بە بڕوای تۆ ئەمە بۆ خۆی گۆڕانکاریە یاخود ئەم هێزە سیاسیە پابەندە بە بنەما ئایدۆلۆژی و فکرەکانی خۆیەوە، بەڵام دواتجار دێت لەگەڵ ئەمری واقع مامەڵاکات و ژیانی حیزبایەتی خۆی لە هەرێمی کوردستانە درێژە پێدات. ئەو نمونێ بەڕێزێت زۆر تەواوە پشگیری بۆ قسانەی کە من کردم کە حیزبێکی ئایدۆلۆژی ئاینات و ئایدۆلۆژیەکەی خۆی کە کۆمەڵی ئیسلامی ئایدۆلۆژیایەکی هەیە، استراتیژێکی تایبەتی خۆی هەیە و تەکتیکی خۆی هەیە، و ئەمەی کە تۆ جوزەنابێت باسی کرد لە بواری تەکتیکیە گۆڕانکاری بەسەرای هاتووە و گۆڕانکاریش بەسەر دێت، بەڵام لە بواری استراتیژیا کۆمەڵی ئیسلامی هێزێکە لەسەر کۆمەڵە بنەمادا مەزراوە، ئەو کۆمەڵە بنەماریش تا ئێستا کاری لەسەر ئەکرێ. بەڵام قسەکە ئەوەیە ئەم حیزبە کە ئایدۆلۆژی بۆ ئێستا هاتووە لە کۆمەڵە تەکتیکی خۆیان گۆڕانکاری کردو لە زەمەنی دوای 2001 و هەتاوەکو ئێستا، بەڕاستی ئەمە دەلالەتەکەوەی کەەوە حیزبی ئایدۆلۆژی لە کۆمەلگای ئێمە نەک بەو مانە تەسکەی کە بۆ حیزبی ئایدۆلۆژیە کرد. يعني بابێت ئاملە کۆمەڵی ئیسلامی حیزبێکی ئایدۆلۆژی نییە، حیزبێکی دینیش نییە، کۆمەڵی ئیسلامی بە دیدگایەکی ئیسلامیەوە دێت تعامل لەگەڵ کۆمەڵێکی سیاسیەکە لە هەرێمی کوردستانە. کەوابێتە ئەم هێزە سیاسی کە دیدگایەکی ئیسلامی ڕەسەنی هەیە دەیەوێت لەو ڕوانگەیە منتەڵەقی بکاتە منتەڵەقی بۆی کەوا کارەکانی خۆی دابڕێژێت. دکتۆر تۆ تعریفێکی جوانت کرد، ینی من لە چەند شوێنی تری ژووتومە لە زۆر وڵاتی ترا ئەزمموی ئەوە کراوە کە هێزی ئیسلامی هەبووە هاتۆتە سەر دەسەڵاتی سیاسی وەرگرۆ نزیک لە خۆمان لە ڕووی ئیقلیمی و پیان وتووە، یعنی قسە لەسەرەوە کراوە خەڵک مەترسی هەبووە کۆمەڵێک چەمکی مقدس بکاتە بنەما و گوتاری دەسەڵاتکەی و توێتی نا بەها ئیسلامیەکانە کاتە ئەخلاقیات بۆ مخاتەبەکردنی کۆمەلگا و بەرەو پێشچوونیشی بینیوە لە هەموو هەڵبژارنێک شاهەنگاوی گەورەی ناوتوانیوێتی بیباتەوە و ڕێژەیەکی زۆر دەنگبێت. یعنی ئەم مۆدێلەی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئێستا جەنابەت تعریفێکی جوانت کرد، یعنی بە بەهاکانەوە بە بەها و بە قیەمی ئیسلامیەوە دێت حیزبایەتیەکە ئەم قیەمەی کردوتە کەلتورێکی ئەخلاقی لە ناو سیاستکردن و ململانەی حیزبایەتیکردنا لە هەرێمی کوردستان. مامۆسارم کۆمەڵە شتەیە دەبێ ئەمە اعتیباری وە بکەن لە حیزبایەتی خۆمانە. کۆمەڵی ئیسلامی سا حیزبێکی سیاسیە، کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەیەکایە کە لە هەرێمی کوردستان و عێراقا. لەم چوارچێوەیەدا کۆمەڵی خەڵک وجودی هەیە، خەڵکی مسلمان و نامسلمان وجودی هەیە، خەڵکی علمانی و غێر علمانی و ئیسلامی وجودی هەیە. کاتێک کە تۆ دێتە سەر دەسەڵات تعامل لەگەڵ هاوڵاتیاکەی، لەگەڵ مەفهومی مواتەناکەی، تعاملێکی گشتگیرەکەی، تۆ ناکرێ بڵێ من محافظی شارێکم لە شارەکانی هەرێمی کوردستانە، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و یا عێراقم، ئەم خەڵکەی ئەم لە دینی نییە تعاملی لەگەڵا ناکەم و خەڵکەی دیندارەکەن لەوێن ئەوە ئێڕژن بەسەریانە، نا تعاملێکی یەکسانە عەدالەتێکی مساواتەکەی لە بینی ئەمانە بۆی کەوا هەموو هاوڵاتی وڵاتن داوای تعیناتی لەکە، داوای دامەزاندنی لەکە، داوای مافی خۆی لەکە، داوای هەموو شتێکی لەکە، هاوڵاتی وڵاتن خۆ ناچە بۆ وڵاتێکی ترەوە تۆ داوای ئەو لێ. کاتێک کە تۆ حیزبی سیاسیت ئەم مەفهومە گشتگیرانەی کە وەکو مواتەنە ئەەکەیتە بنەمایە بۆ کارەکانی خۆت لە داهاتووە، ئەمە ڕنگدانەوەی دەبێت. یعنی تۆ سبێنێک تۆ وەزیرت هەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستانە، وەزیرت هەبووە لە عێراقا، يعني ئەو وەزیرە کە چەندین موظفیە بۆ غێر مسلمانیش بووە، يعني کابرا ناکرێ بڵێ من مادەم مسلمانێتر موظفی من نییە، من دەریەکە، من فەسڵەکە، من تعامل نا بگرێت تعاملێکی یەکسانی لەگەڵ هەموویان ناکردووە. ئەو وەزارەتانەی کە لە دەستی کۆمەڵی ئیسلامیە بۆ تا ئێستا یەک ڕەخنەی ئەوەی لێ نەگیراوە کە کۆمەڵی ئیسلامی بۆ نمونە تعامل لەگەڵ کەسێکی غێر مسلمانە بە شێوازێکی خراپ کردەوە لەگەڵ کەسێکی مسلمان. ئەسڵەن ئەوە نەبووەتە کەیس، نەبووەتە حاڵەت، نەبووەتە هیچ شتێک. باش ئەمە چەمکی مواتەنە نەبێت کە کۆمەڵی ئیسلامی جێبەجێەکە ئەمە چییە؟ با ئەم پرسیارەش لێکم دواتر ئەگەڕێمەوە لای مامۆستا حەکیم. ئەو مۆدێلەی کۆمەڵی ئیسلامی کە حیزبێکی خاوەن دیسپلین و ڕێخستن و چۆنەڵی دامەزراوەی ئیداری خۆیەت، یعنی هێزێکی سیاسیە خاوەنی هەیکەلێکی تەنزیمیە، بۆ نمونە لە بادینانەوە هەتاوەکو گەرمیان و هەورامان و هەڵەبجە و پشدەر و بتوێن و هەموو زۆربەی ناوچەکان ڕێخستنی خۆی، یعنی حیزبێکی بە دیسپلین، بەڵام هاوکات لەگەڵ ڕووداوەکانی ژوە لەگەڵ خواستەکانی خەڵک شاتێکەڵە. ئەمە ئەگەر لە ناو زانستی سیاسیە یازا ئەوەی کە پێناسە و تعریفات بۆ حیزبایەتیەکرێ چ جۆرە مۆدیلێکە لە حیزبایەتیکردن؟ ئایا
ئەسەن ئەمە وەزیفە ڕاستەکەی حیزبایەتیکرد نییە بۆ خۆی کە بێت نوێنەرایەتیکردنی خەڵک بکات و لەگەڵ خواستەکانی خەڵکا بێت یاخود ئەمە مۆدێلێکی جیاوازتر لە واقعی کوردستانە دروست بۆ و ژینگەی کۆمەڵایەتی و سیاسی کوردستان ئەمەی بەرهەمێناوەتەوە. کۆمەڵی ئیسلامی بەو دیدگایی کە خۆی هەیەی بۆ گۆڕانکارێک لەسەر ئاسی جیهان هەیە و بۆ ئەو استراتیژیشی کە خۆی هەیەی لە کاری حیزبایەتی و دیدگایی کە لەسەری بینا کراوە بەڕاستی خۆی گونجاندووە لە بواری تەکتیکیان لەگەڵ ئەو وازعایی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکەدا ڕوئەدەن بۆ نمونە گۆڕانکاریەک لە علاقاتی نێودەوڵەتیان ڕوئەدا کۆمەڵی ئیسلامی سێرەکە بزانن چۆن بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە تەعامل بکات. گۆڕانکارێک کە لەسەر ئاسی عێراق دێتە بوون چۆن تەعامل بکات لەسەر ئەو گۆڕانکار کە خزمەتی هاوڵاتەکانی بکات. کێشەی گەورەی حیزبەکان لە هەرێمی کوردستان زانین چێکاگارە مامۆستا ئارام ئەوەیە کە حیزبەکانی هەرێمی کوردستان ئەوەندەی خەریکی بیناکردنی تاکی حیزبەکانی خۆیان ئەوەندە خەمی کۆمەلگاکان نییە بۆیە کاتە دەبینین سێرەکەی ئەندامێکی حیزبەکە وەزعی باشترە لە مۆزەفێکی دەوڵەتەکە ئەوانەی کە لە چوادەوری حیزبەکە کۆبوونەتەوە لە کۆمەڵێک مۆزەفی ناو دەوڵەتەکە وەزعیان باشترە ئەمە کە کارەساتە بۆ چونکە حیزبەکە لە کێشەیەکی بنیادی هەیە لە بنیادی خۆیان کۆمەڵە خەلەلی بۆ دروست بووە ئەم خەلە لە بنیادانە وای کردووە کە زیاتر تەرکیز لەسەر چەمکی بە حیزبیبوونی ئەو دام و دەستگایانە بکاتەوە ئەو خەڵکانە بکاتەوە کە لە چوادەری خۆیان ببووە کە دوجار دامەزراوە گشتیەکان زەرری لێەکەن وەزارەتەکان زەرری لێەکەن حکوومەت زەرری لێەکە پەرلەمان زەرری لێەکە دەسەڵات دادوەری زەرری لێەکە ئەمەیە خاڵێکە بۆ کۆتایی پێبێنم مامۆستا ئارام بەڕاستی ئەوش ئەوەیە کە حیزبەکان ئەبێ زۆر لەوە جیاوازتر بیر بکەنەوە بۆی کەوا مەفهومێکی ڕاستەقینە بە حیزب بدەن بەدەر لەوەی کەوا هۆکاری گواستنەوەی داخوازەکانی هاوڵاتی بن بۆ حکوومەت نادەبێ ئەم خەڵکە بەرنە ناو حکوومەت واتە ئەم چەمکی هاوڵاتی بوونە لە سەراسی کۆمەلگایەتی لەناو حکوومەتەکەشان ڕنگ باتەوە لەناو دامەزراوەکان ڕنگ باتەوە ئەو کاتە توانین بڵێم حیزب توانیوێتی هەنگاوێکی باش هەرێمی کوردستان بێتە بەر. بەڵێ سوپاس دکتۆر. مامۆستا حەکیم ئێوە لە ناوەندی ڕاهێنان و گەشەپێدانی کۆمەڵی ئیسلامی یعنی زۆر دەورات ئەکەنەوە بۆ ئۆرگانەکان و ئەتانوێت تاکی حیزبی و ڕۆشنبیری حیزبی بکەنە کەلتور و ئەندامانەی کە زیاتر سەقافەتی حیزبیان ئەندازەیەک لەسەرەوە نییە بەرزی بکەنەوە تا چەند یعنی ئەو پێودانگانەی دکتۆر ئیبراهیمیش باسی کرد وەکو پێوەری زانستی بۆ حیزبایەتیکردن و ئەو مۆدێلەی کۆمەڵی ئیسلامی و ئەوەشی کە خۆتان ئیشتان لەسەر کردەوە خۆت لە یاسای نێودەوڵەتیە بێگومان لە یاسای حیزبەکانیش و بەراوردکاری حیزبە سیاسیەکانی شارەزایی تێ یعنی تا چەند ئێوە ئەمەتان کردووەتە نەریتێکی گرنگ وە کردوتانەتە کۆمەڵێ پەیپەر و نووسرا بۆ ئەوەی ئەندامانی حیزبی لەسەر پەروەردە بکەن بۆ ئەوەی حیزبی سیاسی بتوانێت لەگەڵ گەشەکردن و گۆڕانکاریەکانی ناوچەکەدا هەنگاوی بەرەو پێشەوە بنێت. پرسیارێکی بەجێ فعلا ناوەندی ڕێنان و گەشەپێدان وەکو مؤسسەیەکی ئەعدادی پێگەاندنی ئەندامان و کادیرانی حزب ڕۆڵێکی گرنگ و ڕۆڵێکی میحوەری جەژێڕ لە ژیان هەموو حزبێکی سیاسیدا. تەمەنی ئەم ناوەندە ڕاست تەمەنێکی کەورتە کەمال ساڵی 2015 دروست بووە ئەوەی کە هەکبەیدا بوو خلال ئەو 3 ساڵێک کە ئیشی کردووە توانیوێتی بەپێی تواناخۆ پێ ئیمکانە مادەیە کە لە بەردەستیدا بووە توانیوێتی ئەوەی کە گرنگ بووە کە بۆ ئەندامان کۆ گەڵاڵەی بکاتن ئەوی پێویستە بە ژیانی حیزبایەتی بۆی گەڵاڵەکردن و فۆرمۆلەی کردووە لە دووتوێی ئەو کوڕاستە و مەرزەمانەیەکی هەن کە دوازە لە ڕێی خولەکانەوە پێیداون. ئێمە لە لایحەی ناوەندی ڕاهێنان و گەشەپێدان ئاماژە بە دوو کای زۆر گرنگ کرایە کە کۆمەڵ کە ناوەندی ڕاهێنان و گەشەپێدان بەردەوام فۆکەسی بەردەوام تەرکیزی خستۆتە سەر ئەوش پێگەاندنی ئەندامانی حزبان لە هەردوو کای حزبی و حکومیدا ئەن هەم دەبێت ئمە بەڕاستی کادری باڵا لە داهاتووی حزب دروست بکەین چکە 2000 وەکو دەڵێت وەتلکە الأيام نداولها بين الناس خەڵکێک دێ خەڵکێک دەڕۆ بەردەوام بە ئەلتەرناتیڤ هەبێ احتیاط هەبێ بەدائل هەبێتن کە بتوانین بەردەوام ڕۆڕۆی کاری حزبایەتی پەچی نەکەوێت دانەبڕێتن ئێمە هەوڵمان داوە بەردەوام لەسەر ئەوە تەرئیش بکەین کە بەردەوام کادری حزبی دروست بکەین گۆش بدەین. تایبەتمەندیەکی گرنگ هەیە بۆ کۆمەڵی ئیسلامی ڕاستە دکتۆر ئیبراهیمیش ئاماژەی بۆ کرد کە حیزبی یعنی تەسمی حیزبی دینی وانە بەڵام کۆمەڵی ئیسلامی حیزبەکە خاوەنی پاشخان و باگراوندێکی ئاینیە ئێوە لە ڕووی فکری ئاینیەوە لە ڕووی قوڵبوونەوەی ئاینەوە کە بنەما ئەخلاقیەکانی ئاین و ئیسلام
خۆت ئەزانی ئامانجە گەورەکەی کە لە پەیڕەو پرۆگرامی ناو خۆشاتیایەتی ڕاستە باسی ئەوەکە کە کارکردن بۆ گەیشتنی کورد بە مافەڕەواکانی بەڵام ڕنگدانەوەی ئەخلاقیات و بەهاکانی ئیسلام کاری بۆ بکرێت لەناو کۆمەلگای کوردیە تا چەند ئێوە لعنی لەسەر ئەم تەوەرەش لەسەر ئەم هێڵەش ئیشتان کردووە بۆ ئەوەی خەڵگلی تێک نەچێ حیزبایەتی بکاتە ئامانج یعنی لە ئامرازەکەەوە تێپەڕێنێ بۆ ئامانج و ڕاستە و خۆ بکوێتە هەڵەوە ینی ئێوە تا چەند ئیشتان زۆر تەرکیزمان لەسەر کردوێتەوە کەمە دێک لە ئەو بابەتانی کەمە یەک لە خولەکان باسمان کردوێت تایبەتمەندەکانی کۆمەڵی ئیسلامیە کە زۆر تەرکیزمان خصوص لەسەر کۆمەڵ ئیسلامی بەچی دەناسرێتەوە دەی بەڕاستی ئەو تایبەتمەندی کۆمەڵ ئیسلامی احتیفاظی پێ بکرێت یەک لەوان مەسەلەی بەڕاستی ئەو ڕەسەنایەتی کۆمەڵ ئیسلامیە ئەو هەڵگری ئەو شوناس ئەو نۆرمە ئەو بەها و ئەخلاق جوانانەی کە هەڵی گرتووان دەی بەڕاستی احتیفاظی پێ بکرێت لە پاڵ ئەمەدان ئەو جام ئەو خەڵکە ڕابهێندرێ و گەشەی پێ بدرێ و تواناکانی بەگەڕ بخسترێت بۆ لە 2010دا ببێتە کەسایەتێکی بەهێز خاوەن مەبدە بتوانێت 2010دان لە جمهوری هەستیارەکانی دەسەڵاتدان پایەکی گرنگ بۆ خۆی مسۆگەر بکاتن کەواتە ئێمە بەردەوام فعلەن بە هاوتەری بڕۆیشتوونان هەم شناسی حزب لەڕووی ئەو ئایدیا و تەسەوڕ و فکر و دنیا بینێکی هەیەتین کە هەڵگریەتی کە 2000 کۆمەڵ ئیسلامی وەکو تعریفەکەی لە پەیڕەوی ناخۆدا هاتووە کە پارتێکی ئیسلامیە کە بەڕاستی بسەلمێنرێکە ئیسلامیە بەچی لە سەلمێنرێکە ئیسلامیان بە هەموو ئەو بەها و نۆرم و ئەخلاقیاتەی کە هەیە ئەو ئەدەبیات و فەلسەفەیە کە لە ناوخۆنی خۆیدا هەڵی گرتو دەبێت بەڕاستی لە کەسایەتی کادری حزبی ئەندامی حزبیدا ڕنگ بداتەوە کە ئەو ڕەنجی داوە کە بەلوەرە بوو کە فۆرمۆلە بۆ کەسایەتە بە کەسایەتێکی ئیسلامی کە شناسەکەی دیارکەوت ئینجا دوو مەهامی دەکەوێتە سەر مەهامێکیان ئەوەیەکان جێبەجێکردنی بەرنامەی ئیسلامە لە کوردستان و لە عێراقدان ئاراستەی هەنگاوی دووەمیان ئەویش چەسپاندنی مافەڕەوەکانی گەلی کووردا کاتە بۆ دوو ئاراستەیەش ئیش دەکاتەوە بۆ باگراوندە بۆ خەلفەتەوە دێ قزمەت بە کاتە مۆدێلی کۆمەڵ هێشتا مەقاومەتی ماوە لە ناو کۆمەلگای بێگومان زۆریش بەڵێ دکتۆر ئیبراهیم ئەمەوێ وەکو دوا پرسیار بێمە لای بەڕێز بێگومان حیزب کە تعریفەکرێت کەسایەتێکی معنەویە یعنی وەکو ناوەکەی کەسایەتێکی معنەیە بەڵام کۆمەڵێ بکەری سیاسی و خەڵکی خاوەن عقل و سەلیقە و خاوەن هزری سیاسی ئەم هێزەیە نەدەنگ یا ئەم هێزە معنەویەکەنە هێزێکی بەرجەستە ئەرکی سەرکردەکان و کادیرەکانی حیزبە سیاسیەکان و ئێمە نمونەی کۆمەڵی ئیسلامیمان وەرگر لە دوایین عینە نمونەمانە کە بە نمونە هێنامانەوە یعنی ئەرکی ئەوانە چییە کە زیاتر ئیش بکەن لەسەر ئەوەی کە کەلتوری یا چۆنەڵی هۆشیاری بکەنە مانایەکی گەورە و بەخشینەوەی تەوعیە بە کۆمەڵگا و بەرەو پێشبردنی هەنگاوەکانی حیزبی سیاسی بە تایبەتی ئەوەی کە من وەک نمونەیە نامەوە خۆشی وەکو سەرکردەیەکی کۆمەڵی ئیسلامی کوردستان یعنی چۆن ئەمە بکرێتە کەلتورێک چۆن ئەمە برێوی پێ بدرێت ئەم هەنگاوانە بەرەو پێشەوە ببرێت و لە شوێنێکان نەوەستێت و دووچاری پاشەکشە نەبێت. مامۆسارم زۆر سپاس بۆ پرسیارە بەڕێزت بەڕاستی ئەم پرسیارە و ئەو جەوهری ئەو پرسیارێک کە بەڕێز ئاماژە پێکرد تەنها پەیوەست نییە بە سەرکردەی حیزبەکان تەنها پەیوەست نییە بە نوخبەیەک ئەگەر ئێمە وا بکەین ئەو کاتە نوخبەیەک هەیمەنە ئەدێن بەسەر هەموو کادیر و ئەندامانە بەڕاستی ئەوە حیزبێکی نوخبەوی ئێمە حیزبێکی نوخبەوی نین ئێمە حیزبێکی جەماوەرین ئێمە گوێ لەو جەماوەرە دەگرین ئێمە سیر دەکەم بزانین جەماوەر داخوازەکانی چۆن تاکو ئەوە تعبیەی جەماوەرکەن بۆ ئاراستەیی کە خزمەتی بەرژەوەندی گشتی بکرێت پێوە من دەمەوێ ئەوە بڵێم بە ئەو کەسانەی کە لەناو ڕەوتە حیزبیەکانان کە فعلا تکاکەم کە سیستمی حیزبی لەگەڵ سیستمی دەوڵەتە تێکەڵ مەکەن ئەوەی کە دەبینە لە دەوڵەتە دوو دەستگا هەیە دانێکیان تەنفیزیە و دانێکی تەشریعیە و سێ دەسەڵاتی عەفوەن تشريعي تنفيذي وقضائي بين حزب شعبان جب كابي ما دبيت تنفيذي مان هبه تشريعي مان هبه وقضائي مان هبه وامانه بين لنا حزب امس سما وقبل بالوربكا وقرلي بكاتو بكذا براكتيزيفكا اما غلطه حزباتي سيستمي تايبتي خوي هي ورجاءكم بهمو قصه لسر حزب بكاتي حزب بكنرو او فاكتاني كحزب هيتي نكات شو كبراسي دواجار اما شتيك اسمان بو درجه كوكو سال عربي كسر شو بس تنها ناوي حزبه انا لا روي وظيفيه ولا روي اركه ولا روي بنياديه وبراسي كيشي جوره ماني حزباتي كدن هرمي كردستان وتكا كان بو وي كواسر كردا كان بو وي كوا كادير بالا كان يم حزبانا بتوانن لقر روي حزب سيستمي حزبي جهاني بينوا توزيك خما روشندين بكين بو چمکانە بەو وەزیفانەی کە حیزب هەیەی لە کۆمەڵگەکان و بزانین چۆن پێکاتەیەکی حیزبی سەلیم ئەتوانێت کۆمەلگایەکی وەکو هەرێمی کوردستان حکومەکە وەکو چۆن لە ناو سیستەمە سیاسیەکە جێگەی خۆی دەکاتەوە
ئێمە حیزب وەکوتم ئەمانە هەمووی بۆتە کێش ئاخر ناکرێ ئمە بێنە سەراساسیەوەیکەوە مادەم تەشریع تەنفیزی و قەزایی لە ناو دەوڵەتێکە هەیە ئەمە سیستمەکە وا دەڵێ سیستمی دەوڵەتداری وا دەڵێ منش بێم لەناو حیزبەکە وای لێ بکەم وەڵام ئەمە سیستمێکی بەڕێوەبردنە ئەمە سیستمێکی تەشریع ئەمانە پرسیارە خۆ ئەکرێ مۆدێلێکی جوانی بەڕێوەبردنی حیزبی و دەسا و دەستکردنی دەسەڵات و نمایشکردنێکی جوانی سیاسیانەی حیزبی ئەم مۆدێلە بگوازرێتەوە بە گەورە بە شێوازە فراوانەکەی بۆ ناو دەوڵەت یعنی خۆ ناکرێ ئەو مۆدێلێکی جوانی حیزبایەتی کردنی تەجاوز بکە و بچێتە ناو دەوڵەتەوە و زیاتریش متمانە لای خەڵکی دروست بکات با ئەوەی کە من دیارە مەبەستەکەم نەگەیشتووە من ئەوەی کە مەبەستم بوو لێرە ئەوەی کە جەناب تەلێ زۆر تەواوە حیزب دەبێت دەسا و دەستکردنی دەسەڵاتی تێ هەبێ حیزب دەبێت دەسا و دەستکردنی دەسەڵات لە ناو دەوڵەتی شاب بکە بەس تەنها ئەو نێ ناوخۆیان بکە ناو دەوڵەتی شاب بکە واتە حیزبێک 400 دەسەڵات دوای واز بێنێ بۆ حیزبێکی تر و حیزبێکە زۆرینەی هێنا واز بێنێ بۆ حیزبێکی تر کە زۆرین دێنێ کەمینە و زۆرینەکە بێتەوە گۆڕێ ئەگەر نان سیستمێکی دیموکراسی تەوافقی بێنێتە گۆڕێکەوە هەموو پێکەوە حکومڕانی ئەو دەوڵەتەوە ئەو کۆمەلگایە بکەن بەڵام ئەوەی من کە بمەستم بوو لێرە ئەوەیە کە فعلا لە ناو حیزبێکی سیاسی ئەگەر نتوانی بنیادێکی صحیح هەبێ ئەو کاتە ئاوتپوتێک ئەو بەرئەنجامێکی خراپی دەبێت لە ناو کۆمەلگاواتە شتێک دەرەچێ کە پێی ناوترێ کاری حیزبی ئەو کاتە ئەبێتە کاری دەسەڵات خوازی هەیمەنەت خوازی لە ناو دەوڵەتە بۆ ئەوەی کەوا حیزبێک بیبی سەلمێنێکە لەگە حیزبەکان تر بەهێزە و بە بەهێزیمێنێتەوە هەتاوەکو قیامەت کۆمەڵەش دەبات کە کۆمەلگاکەم و دەخاتە خەتەرەوە حیاتی هەموو کۆمەلگا دەخاتە خەتەرەوە لەبەرەوە ئەمە بۆ حیزبەکان بۆ ئەوەی کەوا ڕیفۆرمی بەردەوام لە ناو پێکاتەکانی خۆیان بکەن بۆ شەوازی کە دانەوێ نابێت هەموو کەسێک قسە لەسەر حیزبایەتی بکە بەڕاستی ئەبێ خەڵکی بۆ نمونە یەک نمونە بۆ دێنمەوە مامۆستا ئارام یعنی ئەگەر دائیرەیەک بۆ هەموو پێکاتەکانی خۆی وەصفی وەزیفی هەیە حیزبایەتیش وەصفی وەزیفی بۆ هەموو ئەو ئۆرگانە هەیە ئەو ناوەندانە هەیە ئەو دامەزراوانە کە خۆی هەیەی وەصفی وەزیفی حیزبەکان دەبێت خەڵکی مختص بکە و بۆ خەڵکی عام بێت خەڵکی عام ئەندامی گشتی دەبێت کار قسە لەسەر پرۆژەی گشتی ئەم حیزبە بکە قسە لەسەر ئەو پرۆژانە بکە کە ئەم حیزبە هەیەی بۆ داهاتوو بۆ کۆمەلگا گەورەترین خەلەل ئەوەیە کەوا ئەم حیزبانە شتێکیان نییە بۆی کەوا تعبیر لە بەرژەوەندەکانی ئەم هەموو هەوڵاتیانە بکەن تەنها تعبیر لە بەرژەوەندی حیزباتی خۆیان زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز توێژەری سیاسی کە لە دەرەوەی وڵاتەوە لە بەریتانیاوە لەگەڵمان بوو ئەمە وەساحەکی ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایە چێ ئەوەی کە منەی بینم لە دەورە و خولەکانی واکرێتەوە بەشێکی زۆری کە تعریفی حیزبی سیاسیتان کۆ دواتر ڕۆڵی کادیر و ڕۆڵی ڕێخستنتان وێناکر و ئەمەوێ وەکو دوا پرسیار کە لە دکتۆر ئیبراهیمی شم کرد تۆ وەڵامی ئەوم بیتەوە تا چەند تاکەکان و بکەرەکان و حیزب خۆی وەکوتمان بە کەسایەتێکی معنەوی تعریفەکرێ پێناسەکرێت چۆن ئەمانەی کەنە کەسایەتێکی بەرجەستەی پۆزیتیڤی گونجاو بێگومان ینی بوونی کادێری کە دوجار کە حزب وەکو چوارچەوەی کە ڕێکخراوی کەسایەتێکی معنەویە بەڵام دوجار کەس لە کەسایەتی سروشتەکانیشەوە پێک دێن کەسایەتە سروشتەکانیش چێنەوە بکەرانن کە دوجار ڕێشمەی ئەو حزبە دەگرنە دەست و ئیدارەی حزبە دەکەن لە ناوانیش بەڕاستین کادری باڵای حزب هەنا ئەو کادری باڵام بەڕاستی ڕۆڵێکی میحوەری گرنگ دەجێڕن لەوەی کە ببنە ڕایەڵەی بەهێزی پێوەستبوونی قیادە و قەواعد بە یەکتریەوە وهروەها ببنە پردی پەڕینەوەی نێوان حزب و جەماوەریش بە یەکتریەوە کەواتە کادر خۆی لە خۆدا دەورێک ئەو تۆ دەبینێت کە بەردەوام زیندوێتی بە حزب دەبەخشێت کادر دەتوانین بڵێن داینەمە بزوێنەرین حزبە حزب لە مردوێتی ڕزگار دەکات حزب لە تەمبەڵی ڕزگار دەکات حزب لە حاڵەتی وەستان ڕزگار دەکاتن بەردەوام لە ڕێی تێز و لە ڕێی پرۆژە و لە ڕێی ئەجندا و لە ڕێی راپۆرت و ئەو بابەتانی کە تەرحی دەکاتن بەردەوام هەڵپی ئەوەیەتی کە حزب بەردەوام خۆی لە گۆڕانکاریدا ببینێتەوە خۆی لە نوێکردندا ببینێتەوە بتوانین بەردەوام واکە بێتە تەوڕاتەکان بکات لەگەڵ ئەوەشدا بەردەوام هەوڵ ئەوەشدا کە حزب ناو نەبێ بە کۆمەلگاکەی خۆیدا بەردەوام بۆ دەکە کە بێت ئەو پردا بەهێزان کە بەردەوام بەرنامەی حزب سیاسەتی حزب هەڵوێستی حزب پرۆگرامی حزب بەردەوام پرژێنێتە ناو جەماوەر و بەردەوام جەماوەر جۆش داتن بۆی وردەوردان حزب ئاشناکە بە جەماوەر و جەماوەر لێوە وردەوردا ببن بەلایەنگر و ئەندام بۆنەوەی حزبدا ئێمە بەرەو هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستانە چی لە هەرێمی کوردستانە بە بڕوای و چاوەڕێی ئەوە کرێ حیزبە سیاسیەکانی کوردستان چۆنەڵی گوتارێکی پۆزیتیڤ بەرهەم بێن یاخود با بڵێم کۆمەڵی ئیسلامی کوردستان کە هەنگاوی باشینەوە بەپێی ئەو داتا و ئامار و چۆنەڵی فیدباکانی کە بۆیەتەوە یعنی بە چاوەڕوانی ئەوە کرێ گوتارێکی باشتر
پێشکەشی کۆمەلگا بکەن تاوکو خەڵک متمانیان پێکا وەکو تۆش خۆشت باسکە یاخود دکتۆر ئاماژە وەکو حیزبەکان زۆر جار دنیایەکی ڕەنگاڵی و جوان دروستەکەن بۆ ناو خەڵک لە هەڵبژارنەکەنەوە بەرنامەی جوان پێشکەشەکەن هیچیان لە هیچی تریان ناشرین نییە بەڵام دوجار لە پراکتیزەکردنیا گرفتیانە چاوەڕوانی ئەوە کرێ بە کورتی ئەگەر بێگومان ینی مەسەلەی گوتاری سیاسی جارێ کۆمەڵ ئیسلامی لە 4 ساڵی ڕابردووە بەڕاستی بە گوتارێکی زۆر سەرکەوتوانان زۆر وەکو دەڵێن ینی پڕ بە پێستی واقعی کۆمەلگا هەڵسکەوت مامەڵەی کرد مەواقیفەکانی هەڵوێستەکانی هەنگاوەکانی هەموو ورد و درشتی سەرمێنەری ئەوەیە کە فعلەن کە توانی لەگەڵ خواست و کۆژانەکانی خەڵکدا بێ بەڵام ئەوە دوجار ئەو دەسەڵاتە نایەڵێ ئەو خواستانە تحقیق بێکە کە حزب دەیەوێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا فعلەن ینی هەر پرۆسێکی هەڵبژاردندا پێویستە بەردەوام حزب خوێندنەوەی تازە بۆ بکاتن گۆڕانکاری بەسەر خۆی دابێنێتن لە خیتابی هەڵوێستەکانی لان وردکارەکانی پێداویستی ئەمڕۆ ژان چۆنە بۆی بتوانێت بەرنامە ئەجندایش تازەوە بێتە مەدان و بتوانێت زیاتر لەگەڵ خەم و ئازارەکانی خەڵک تێکەڵچێش و ئاوێزان و ئاوێتە بێتن. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا حەکیم زراری کە ئەم شەو لە ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ لەگەڵمان بوو ئەندامی ناوەندی ڕاهێنان و گەشەبێدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و خاوەنی بڕواناوی ماستەر لە یاسای نێودەوڵەتی. سپاس بۆ دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەی بینەر و خۆشەویستیش کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە داش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شەواتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆ تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.